سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 30. ڕۆیشتنی بەیان و بەجێهێشتنی یەکجاری من و ماڵەکەمان. دوای خراپتربوونی وەزعی بەیان ئیتر هەموو ڕۆژێک زووتر دەچوومە سەرکار تا بتوانم زووتر بگەڕێمەوە ماڵێ و کارێک شتێک بۆ بەیان ئەنجام بدەم. ڕۆژی 12 نوامبری 2008 کە لە کار گەڕامەوە بەیان لە ماڵێ نەمابوو. هەزاران فکر و خەیاڵ بە مێشکمدا هاتن و چوون. کە چوومە دیوەکەی دیتم کامپیۆتەرەکەی لە جێی خۆی نەماوە و گواستبوویەوە گۆشەیەکی دیوەکەی. جانتایەکی پڕ لە کەلوپەلیش هەر لەوێ دانرا بوو. حاڵی نەدەبووم ئەو شتانەی بۆ ئاوا کۆ کردووەتەوە. خەیاڵی چییە؟ بۆچی چی بە من نەکوتووە؟ زۆری نەخایاند هاتەوە ماڵێ. لێم پرسی ئەو کیفە چییە؟ بۆ شتانت تێخستووە؟ کوتی هیچ نییە، کیفێکی چکۆلەیە شتەکانم تێدا کۆ کردووەتەوە. نەمدەزانی دەبێ چۆنی لەگەڵ ڕەفتار بکەم. ئایا هەروە لێی بگوزەرێم یان شتێک بڵێم؟ کەوتبوومە ناو وەزعێکی تەواو تازەوە. داما بووم لەسەر ئەوە کە چۆن بجوڵێمەوە. ئەو ساڵانەی وا بەیان نەخۆش بوو گرفتی گەورەم ئەوە بوو کە چۆن بتوانم لەگەڵی بە شێوەیەکی دروست ڕەفتار بکەم. جاران قسەی دەکرد و بۆ چوونی خۆی دەردەبڕی، بەڵام کاتێک بێدەنگ دەبوو هیچی نەدەکوت، ئیتر قسەکردن و هەڵبژاردننی وشەی گونجاو بۆ من زۆر سەخت بوو. هەمیشە نیگەران بووم نەکا بە ئەنجامدانی کردەوەیەک یان قسەیەک ناڕەحەتی بکەم. بەیان جلی ناوماڵی لەبەر کرد و نیو سەعاتێک لای دانیشتم و قسەم لەگەڵی کرد. بێ ئەوەی جواب بداتەوە تەماشای دەکردم. پێم کوت ماندووت ناکەم دەچمە دەرێ. ترس و خۆفی ئەو وەختەم بۆ وەسف ناکرێت. هەستم بە بێدەسەڵاتی و بە نائومێدی دەکرد. لە کاتی وادا شتێک دەبووە مایەی دڵخۆشی یان ترس و نیگەرانیم. بۆ وێنە بەوە دڵم خۆش بوو کە جلەکانی گۆڕی، گوێم لێبوو بە تەلەفۆن لەگەڵ کەسێک قسە دەکا، نەمدەزانی لەگەڵ کێو قسەی چی دەکا. من چوومە حەمام. نزیکەی سەعات 4:15 گوێم لە دەنگی داخستنی دەرگاکە بوو. لەو دەرفەتەدا کیف و کامپیۆتەرەکەی هەڵگرتبوو ڕۆیشتبووە دەرێ. هەستێکی ناخۆش وجودمی داگرت بوو. چەند جار تەلەفۆنم بۆ کرد و پەیامم بۆ دانا، بەڵام جوابی نەدەداوە. بەیان جاروبار دەچوە ساڵۆنێک بۆ وەرزشکردن. چوون بۆ ساڵۆنەکە و پرسیارم کرد. کوتیان ئەمڕۆ نەهاتووەتە ئێرە. ئێوارەکەی تەلەفۆنم بۆ چەند شوێن کرد، نەخۆشخانە، پۆلیس، سۆسیال و چەند شوێنی تر. هیچ خەبەرێکم دەست نەکەوت. ڕۆژی دوایی زیاتر لە 10 جار زەنگم بۆ دەروون ناسەکەی لێدا کە ئەویش جوابی نەدەداوە و هەموو جارێکیش پەیامم بۆ دادەنا. ئەو جار تەلەفۆنم کرد بۆ ڕاوێژکارەکەی کە لە پێشدا زۆر مەیلی نەبوو لەگەڵم بدوێت و دوای چەند جار تەلەفۆنکردن کە زانی زۆر نیگەرانم، کوتی ئێستا دەچمە کۆبوونەوەیەک، بەڵام دواتر تەلەفۆنت بۆ دەکەم. ساعاتێکی نەخایاند زەنگی بۆ لێدام و کوتی ئێمە بەیانمان فریسک فۆرکلۆرات کردووە. مەبەستی ئەوە بوو کە ئەوان ڕایان گەیاندووە کە بەیان چاک بووەتەوە و ئیتر وەک نەخۆش چاوی لێ ناکرێ. هەوڵمدا لەگەڵ بەرپرسی شوێنەکە قسە بکەم کە ئەویش وەڵامی نەداوە. هەرو ڕۆژە پۆلیسم ئاگادار کرد. بەردەوام لەگەڵ پۆلیسێک لە پەیوەندیدا بووم. ئەو پۆلیسە پرسیار و لێکۆڵینەوەیەکی زۆری کرد و سەبارەت بە هەموو شتێک پرسیاری دەکرد. ڕۆژی 14 مانگ کوتی لە دەرەوەی شار سیگناڵی تەلەفۆنەکەیمان دۆزیوەتەوە. بەو خەبەرە خۆشحاڵ بووم. کوتم کەوا بێت سڵامەتە. پۆلیسەکە لە وەڵامدا کوتی ڕەنگە شتێک قەوما بێت و تەلەفۆنەکەی لەوێ مابێتەوە. ساعت 9 شەو خەبەری سڵامەتی بەیانی پێدام و ڕایگەیاند کە کتوویەتی بۆ خۆم لەگەڵ دایکم پەیوەندی دەگرم. گیر و گرفتەکانم زۆر دژوارتر ببوون.
تەواوی هەوڵم ئەوە بوو کە خەبەرێکم لێی دەستکەوێت. پەرۆشی من تەنیا لەبەر ڕۆیشتنی بەیان نەبوو، بەڵکو زیاتر نیگەرانی سڵامەتی و نەخۆشیەکەی بووم. لەگەڵ بەرپرسی گشتی سایکۆلۆژی ئۆپسالا دیدارم کرد. ئەو خانمە پێیوا بوو کە لەم بارەوە کۆتایی کراوە و کوتی بەڵام ئێستای تر لەدەست ئێمەدا نەماوە و ناتوانین کارێک بکەین. لەگەڵ براکانم ڕەشاد، ڕەزا و حیشمەت بەنامە ناڕەزایەتی خۆمان بۆ بەرپرسی گشتی دەروونناسی ئۆپسالا، بەرپرسی بەشی گەنجان و هەروەها بۆ دەروونناسەکەی بەیان دەربڕی. تەنیا ئەو خانمە کە بەرپرسی گشتی بوو وەڵامی نامەکەی داینەوە. لە 12 دەسامبری 2008دا نامەیەکم بۆ 3 شوێنی تری دەوڵەتی نووسی کە هیچ کامیان جوابیان نەداوە و هەموو نامەکان لای خۆم پارێزراون. دوای ماوەیەک ئاگادار کرام کە بەیان لە شوێنێکی سۆسیال بە ناوی سیری دەژی. دەمتوانی بڕۆم بۆ ئەو جێگایە، بەڵام لەبەر حورمەتی ئەو بڕیارەکەی خۆم ڕاگرت و ئەو کارم نەکرد. بۆ خەبەر پەیداکردن لە حاڵ و وەزعی لە چەند شوێنەوە کەوتمە هەوڵ. دکتورەکەی خۆم پەیوەندی بە سۆسیالەوە گرت و کتبووی دایکی حەقی هەیە بزانێت کچەکەی حاڵی چۆنە. خۆیشم پەیوەندیم بە هەموو بەرپرس و کاربەدەستانی باڵای سۆسیالەوە گرت. هیچ کامیان هەواڵێکیان پێنەدام کە بزانم حاڵی چۆنە. هێندێکیان بە دڵڕەقی هەڵسوکەوتیان لەگەڵ دەکردم. ئەو بەرپرسانە بە پێی بۆڕۆکراسی مامەڵەیان لەگەڵ هەست و سۆزی من و کچە نەخۆشەکەمیان دەکرد. هەمیشە دوو پرسیار گرنگترین خواست و ویستم بوون. یەکەم ئەوەی کە بەیان حاڵی چۆنە، دووهەم ئەوەی کە ئایا ئەو جۆرەی پێویستە یارمەتی دەکرێت یان نە. جوابەکانیان هەمیشە هەر ئەوە بوو، بەیان گەورەیە و بۆ خۆی بڕیار دەدات چی بکات. بەڵام من زۆر نیگەرانی نەخۆشیەکەی بووم. پرسی ئەوەی لەبەر چی وای کرد و بۆچی بەجێی هێشتم کەوتبووە قەراغ و پەراوێزەوە. بەردەوام زەنگم بۆ بەیان لێدەدا، پەیام و ئیمەیلم بۆ دەنارد، قەت وەڵامی هیچ کامی نەدایەوە. لە مانگی 4 2009دا جوابی قبوڵی زانکۆیەک لە ستۆکۆڵمی بۆ هاتبووەوە. خەبەرەکەم بە ئیمەیل بۆ نارد. بەهۆی ئەوەی کە ئیمەیلەکەی پڕ ببوو، پەیامەکەم نەدەچوو دەگەڕاوە. لەبەرەوە بە تەلێفۆن پەیامم بۆ نارد و داوام لێ کرد ئیمەیلەکەی خاوێن بکاتەوە. ڕۆژی دوایی جارێکی تر جوابەکەی زانکۆم بۆ ناردەوە. ئەم جارە پەیامەکەی وەرگرت. ئەگەر چی وەڵامی نەدەداوە، بەڵام ئەو پەیوەندیانەی هەڕاگرت بوو. بەپێی یاسا سەنتەری ژنان ئادرەس و ژمارە تەلێفۆنی ئەو کەسانە دەگۆڕن کە لای ئەوان دەمێننەوە. تا مانگی 6 2009 پەیامەکانم بە ئیمەیل دەچوون. لەوە بەدوا کە ئادرەسی ئیمەیلەکەی گۆڕدرا، ئیتر نەمدەتوانی لەو کاناڵەوە پەیوەندی لەگەڵ بگرم. بەڵام تا مانگی سێپتامبری 2009 مۆبایلەکەی کاری دەکرد. لەوە بەدوا ئەو ڕێگایشم لێبەسترا و ژمارە تەلێفۆنەکەیشی گۆڕدرا. لە شوێنێکدا خۆی باس لەوە دەکات کە پێی ناخۆش بوو ژمارەی تەلێفۆنەکەی بگۆڕێت. بەردەوام شتێکم پەیدا دەکرد کە بتوانم نیشانەیەک لە حاڵ و ژیانی بەیان ببینمەوە. ئەو کارانەی من دەمکردن زۆر کەم و چکۆلە بوون، بەڵام لەبەر ئەوەی کە نیشانەی ژیانی بەیانیان پێوە دیار بوو، بۆ من زۆر گرنگ بوون. ماوەیەک لە ڕێگای ئیدارەی ماڵیاتەوە هەوڵمدا ئادرەسەکەی پەیدا بکەم، بەڵام ئادرەسەکەی ببووە نەهێنی. لە ڕێگای بانکەوە زانیم کە بە کارتەکەی شتی کڕیوە و ئەوە جێی دڵخۆشیم بوو. زەنگم بۆ کتێبخانە لێدەدا و ناوی بەیان و ڕۆژ و ساڵی لەدایک بوونیم دەکوت و پرسیارم دەکرد ئایا کتێبی لە کتێبخانە وەرگرتووە یان نە. لە جوابدانەوەی ئەواندا شتێکم دەهاتە دەست. لە ڕێگای دەرمانخانەوە ئاگادار دەبووم کە بەیان دەرمانی کڕیوە. لە کاتی ئاساییدا دایک و باوک جەرگی ژان دەکا منداڵەکەی بڕواتە دەرمانخانە و دەرمان بکڕێت، کەچی من ئەوەندە فشارم لەسەر بوو کە دەرمان کڕینی ئەو ببووە جێی دڵگەرمیم. بەیان کارتی شەریکەی تەلێفۆنی کۆمڤیکی بەکاردەهێنا. هەموو جارێک بیانوویەکم پەیدا دەکرد بۆ پرسیارکردن لەو شرکەتە سەبارەت بە تەلێفۆن و ئابوونەکەی، بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ وەزعەکە دژوارتر دەبوو. ڕێگای جۆراوجۆرم تاقی دەکردەوە کە بتوانم هەواڵێک لە بەیان بزانم. پەنام بۆ نەخۆشخانەی دەرونی برد و بووم بە ئەندامی ڕێکخراوی باڵانس.
ئەم ڕێکخراوەیە بەو کەسانەیە کە خۆیان یا کەسێک لە نزیکانیان نەخۆشی دەرونیان هەیە. لەو ڕێگایەوە پەیوەندیم لەگەڵ پرۆفسۆرێکی دەروون ناس کرد، بەداخەوە لای ئەویش هیچم دەست نەکەوت. لەگەڵ 4 پارێزەری جۆراوجۆر پەیوەندیم کرد. ڕۆژی 12 ئاگۆستی 2010 دیدارم لەگەڵ پارێزەرێک کرد لە شاری وسترۆس. ئەویش پێیوا بوو ئێستا کە بەیان ئادرسی نەهێنی هەیە ئەو کارێکی لەدەست نایە. بەڵام دوای بیستنی قسەکانی من دەست بەجێ لەگەڵ ناوەندێکی پزیشکی دەرونی پەیوەندی گرت و دەرکەوت کە بەیان لە هیچ نەخۆشخانەیەک نەبووە. پێشنیاری ئەوە بوو کە خۆی نامەیەک بۆ بەیان بنووسێت. دەقی نامەکە بۆ بەیان ئاوا بوو: دایکت هاتووە بۆ لای من و زۆر نیگەرانی تۆیە. ئەگەر پێت باش بێ و بۆ ئەوەی پەیوەندیت لەگەڵ دایکت دروست بێ، ئەوە من دەتوانم یارمەتیت بدەم. ئەو نامەیەش بێوەڵام مایەوە. زۆر کەس پێیان وابوو لە ڕێگای رادیۆ تەلەڤیزیۆنەوە هەوڵ بدەم. ئەو کارم نەکرد، دەمزانی کە بەیان ئەوەی زۆر پێ ناخۆش دەبێ. ئەو هەوڵانە هیچ ئاکامێکیان نەبوو. مەجبور بووم دیسان پەنا بۆ پۆلیس بەرمەوە. لەگەڵ پۆلیسێک دیدارم کرد. کوتی دەبێ لەگەڵ بەرپرسەکەم قسە بکەم، بەڵام کوتی خەبەریان هەیە کە بەیان سڵامەتە و لەوە زیاتر هیچ ناڵێن. پۆلیسێکی تری پێناساندم کە بەرپرسی ئەو جۆرە کارانە بوو. لە مانگی مەیی 2011 چەند جار لەگەڵ پۆلیسێک کە دەهاتە ماڵێ دیدارم کرد. 2 جاریم لە بیرە، ئەوەڵ جار ڕۆژی 11 مەی و جاری دووهەمیش 25 مەی بوو. سەر لە نوێ بەسەرهاتی بەیان و خۆمم بۆباس کرد. قەولیدا لەم بارەوە بکۆڵێتەوە. دواتر ئەویش وەڵامی داوە کە بەیان ئادرسی نەهێنی هەیە و لەبەر ئەوە ناتوانێت کۆمەکەم بکات. نامەیەکم بۆ بەیان نووسی بوو، تکام لێ کرد بیگەیەنێتە دەستی. کوتی کە ناتوانێت شتی وا بکات، بەڵام کوتی لە ڕێگای ئیدارەی ماڵیاتەوە نامەکەی بۆ بنێرم. چوومە ئیدارەی ماڵیات، لەوێ ئادرسێکیان پێدامە و کوتیان بەو ئادرسە نامە بنێرە دەگاتە دەستی. جارجار نامە و کلیپە فیلمم بۆ دەنارد. هەمووی هەر بێوەڵام دەمانەوە. لەوە بەدووە پەیوەندیم لەگەڵ ئەو پۆلیسە درێژەی هەبوو. جارێک کوتی لێت حاڵیم، بۆرۆکراسی ئەم وڵاتە زۆر کەسی گرفتار کردووە. ئەمە دەقی چەندانە لەو نامانەیە کە من بۆ بەیانم نووسی بوو بە کوردی و بە پیتی لاتینی و جاری واش بووە بە سوێدی نووسیومە و بۆم ناردووە. هەموو نامەکانم لای خۆم هەڵگرتووە. نامەی یەکەم. بەیان گیان. بێخەبەری لە تۆ هێزی لێ بڕیوم. هەزاران پرسیارم هەیە کە جوابم بۆ هیچیان نییە. ئەمە چی بوو پێشهات؟ بۆ تووشیم نەخۆشیە بووی و چی بووە هۆی ئەم ناسازیە؟ بۆ چارەسەری ئەم گرفتە من وەکو دایکت دەبوو چیم بکردایێ؟ لە یەکشت دڵنیام ئەوەی بە ئەقلم گەیشت و پێم باش بووە بۆ تۆ ئەنجاممدا. زۆر هەوڵمدا لەگەڵ خۆت، ئێستاش دەست بەدامێنی زۆر کەس بووم. ئاشکرایە من شارەزایی زۆرم نییە لەسەر ئەم نەخۆشیە و ڕەنگە هەموو کارەکانی من باش نەبوو بێتن یان تۆیان ڕازی نەکرد بێت. دەردەکە بۆ من یەک و دوان نییە. هەموو ژیانت پڕ بوو لە ئێش و ئازار. لە کۆرپەیی و دەورانی منداڵیت هەتا لە دەستدانی باوکت و دوای ئەو هەموو ڕووداوە ناخۆشانە ئەمەش کەوتە سەری. ژیان بووە بە ژان و زۆر جار هەست دەکەم ئیتر ناتوانم و بەسە. بەڵام دەبینی هەر درێژەی هەیە. ئەم ساڵانە کە تۆ نەخۆش بووی 1000 جار ئاواتەخواز بووم کە من بەجێی تۆ نەخۆش کەوتایم. لە پێناو لەش ساغی تۆدا حازرم هەموو وجودم بدەم. بە دیتن و بیستنی هەر شتێک خێرا تۆم بیر دێتەوە. هەر چرکە سەعاتێک جێگات بە بەتاڵی دەبینم. نامەی دووهەم. بەیلێ گیان. ئێستاش هەست دەکەم کە لە ژوورەکەی خۆت خەوتوویت و دەبێت هێواش و بێتە قەوڕەقا خۆم بپێچمەوە تا مزاحمی خەوەکەت نەبم. تەنانەت
دڵم نایە چراکە ڕۆشنکەم نەوەکو ڕۆشناگەکەی بە خەبرت بێنێت. ڕۆڵەی شیرینم هەرچی کەلێن و قژبنی ئەم شارەیە بۆ من بیرەوەریەکی تۆی تێدایە. کاتێک ڕێم دەکەوێتە ئەو شوێنانەی پێکەوە دەچووین هەموو شتێکی تۆم وەبیر دێتەوە. هەر شتێک هەبێ کە بزانم تۆ پێت خۆشە دەکەویە بیرم و پرسیار لە خۆم دەکەم ئاخۆ لەم ماوەیەدا ئەوەت بووە؟ بە هاتنی هەر میوانێک و بە تایبەت کۆبوونەوەی خزمان چ لە ماڵی خۆمان و چ لە لای ئەوانی تر جێگات هەمیشە دیار و بەتاڵە و نازانم چۆنت بۆ باس بکەم. بەڕاستی وشە نادۆزمەوە وەسفی دەرونی ئاگرینم بکات. زۆر جار منداڵەکان دەپرسن ئەوە بەیان لەکوێ و کەی دێتەوە، وەڵامم نییە بۆیان. زۆر جار تاسەی دووریت بە بۆنکردن بە جلەکانتەوە دەردەکەم. باوەڕت بێ نابێرم و ناتوانم تەماشای زۆر شتت بکەم. کاتێک باسی خۆشەویستی دەکرێ دەست بەجێ تۆ و خۆشەویستی تۆ دەکەوێتە بیرم. وەختێک باس لە مێهر و محەبەتی دایک و باوک بۆ منداڵ دەکرێ هەر تۆم دێتە بەرچاو. کاتێک باسی منداڵ دەکەن دەکەومە بیر منداڵی خۆت و هێندێک جار لە خەیاڵی خۆمدا دەکەومە بیر منداڵێک کە تۆ دایکی ئەوی. تۆ بڵێ دەرفەتی دیتنی منداڵەکەی تۆم هەبێت؟ کاتێک عادەتە باشەکانی کەسێک باس دەکرێت هەموو تایبەتمەندیە گەورە و ئینسانیەکانی تۆم دێتەوە بیر. وەختێکیش قسەی ژیری و توانایی دەکرێ هەر تۆم دێتەوە بیر. نامەی سێهەم. بەیلەی باوانم خۆت باش دەزانی من بەخیل نیم و ئەوەی بۆتی باس دەکەم بەخیلی نییە. تەنیا هەستێکە پێی دەڵێن تەداعیە مەعانی. بە چاوپێکەوتنی شتێکی ترت بیر دەکەوێتەوە. ڕۆژانە هەزاران شتی گەورە و چکۆلە دەمهەژێنێ. لە هەر شوێنێک کاتێک خەڵکانی تر باسی منداڵەکانیان دەکەن، کاتێک لە بازاڕ و دووکان و کوچە و شەقام هاوتەمەنەکانی تۆ بە قاقای پێکەنین دەبینم، بیر لەوە دەکەمەوە کە منی دایک لە مێژە قاقای پێکەنینی ڕۆڵە شیرینەکەی خۆمم نەدیوە و نەبیستووە. بڵێ کەی ئەو ڕۆژە بێت و کەی منیش گوێم لە قاقای ڕۆڵەکەی خۆم بێ. ئێجگار زۆر و بێ ئەندازە بە پەلەم بۆ ئەو ساتە. نامەی چوارم. بەیلێ گیان. تەنانەت کاتێک کە زۆر نەخۆشم و لە خۆم بێزارم هەر تۆم لە بەرچاوە. لەو حاڵەشدا دەسووتێم بۆ ئەوەی ئەگەر تۆ نەخۆش بکەوی کێ ئاگای لێت دەبێ. ئەو کاتانم وەبیر دێتەوە کە نەخۆش دەبووم بە هەموو جۆرێک خەریک دەبووی کە ئێش و ئازارم کەم بکەیەوە. مێشکم هەر لەلاتە و بە تۆوە زۆر مەشغوڵە. هەموو ساتێک چاوەڕوانم زەنگێک لێ بدەی و یان کەسێک خەبەرێکی تۆم بداتێ. بەیان گیان. قسەت نەکرد و بیر و بۆچوونی خۆتت نەکوت. نازانم بۆچی وات کرد و لە چی ناڕەحەت و ناڕازی. نامەی پێنجەم. بەیان گیان. ئەمڕۆ 2 ساڵ و 9 ڕۆژ تێپەڕ بووە. هیچ خەبەرێکم لێت نییە. لەگەڵ 2 پارێزەری تر قسەم کردووە بەڵام هیچیان بۆ نەکردووم. ئەوانیش دەڵێن بەیان گەورەیە و بۆ خۆی بڕیار دەدا. نازانم تاکەی ئەم وەزعە درێژەی دەبێت و کەی ئەو ڕۆژە دێت کە بیرێک لە دایکت بکەیەوە و ئەم تلسمە بشکێنی. لەم ماوەیەدا دیسان چەند نامم بۆ ناردووی هەر هەمویان بێوەڵامن. ئەمڕۆ دیسان بە فیلم لەگەڵت دەدوێم. نازانم ئەویش چ کارگەریەکی دەبێ. ئەوانەی سەرەوە هەم وەکو نامە هەم وەکو کلیپی ڤیدۆ لەلام پارێزراون. کەیسی بەیان. دوای ماوەیەک ئاگادار کرام کە دۆخی بەیان وە گرفتی ناموسی چاوی لێکراوە.
بەڵام من حاڵی نەدەبووم بۆچی و کێشەکە چییە. ئەوە ببووە هۆکاری ئەو هەموو دژواریە کە بۆ من دروست دەبوو. لەبەر هەستیاربوونی مەسەلەکە ناچار بووم بۆ هەموو کارەکان هەر خۆم وە دوای کەوم. نەدەکرا یارمەتی لە برا و کەسوکار وەربگرم. لە ڕەوتی کارەکاندا بۆم دەرکەوت کە زۆر سەختە و بەتەنیا بۆم ناچێتە پێش. دەبوو یارمەتی لە کەسێک وەربگرم. ڕەفیق و دۆست زۆرن، بەڵام بیرم لەوە کردەوە دەبێ زەحمەتەکە بە کەسێک بدەم کە هەمەلایەن بێت، واتە ئاگاداری ژیان و بەسەرهاتی من و بەیان بێت، پشوو درێژ و دڵسۆز بێ و زمانی ئیداری سوێدیش باش بزانێ و کەسایەتیە بەرپرسەکانی ئەم وڵاتەش بناسێت. کاتێک ساڵی 2009 سەرقاڵی خۆ ئامادەکردن بۆ بەڕێوەبردنی کۆڕی یادی 30 ساڵەی کاک فواد بووین، زۆر زیاتر لە جاران لێهاتوویی، توانایی و هەروەها دڵسۆزی ئەحمەدی ئەسکەندەریم بۆ دەرکەوت و دەشمزانی کە دۆست و ئاشنای حیزبی و حکوومەتی لە ناو سوئێدیەکاندا هەیە. داوام لێکرد بۆ ئاگاداربوون لە وەزعی سڵامەتی بەیان یارمەتیم بدا. ئەویش بەو پەڕی دڵسۆزی و بە دەربەست بوونەوە مەیلی خۆی نیشاندا و بەشێکی زۆری ئەو کارانەمان پێکەوە ئەنجامدا. فکر و بۆچوونی زۆر باشی هەبوو، زۆر جار ڕێنمێنی دەکردم. کورتە فیلمێک کە لە 24 نۆڤەمبری 2010 بۆ بەیانم ناردبوو، دوای چەند ڕۆژ گەڕاندیانەوە بۆم و ئیدارەی ماڵیات پەیامێکیشی لەگەڵ ناردبوو. نووسی بوویان کە ئەوان شوێن و ئادرەسی بەیان نازانن. زەنگم بۆ ئەو کەسە لێدا کە پەیامەکەی بۆ ناردبووم و قسەم لەگەڵ کرد. قسەکانی دووپاتکردنەوەی پەیامەکە بوو. نیگەران بووم و لەگەڵ ئەحمەدی ئەسکەندەری قسەم کرد. دیار بوو کە ئەویش هەستی بە نیگەرانی دەکرد. کوتی ڕەزا و حیشمت ئاگادار بکە. تێگەیشتم بە چ مەبەستێک ئەوە دەڵێت. ئەوان پێیان وابوو دەبێ من واز بێنم و چاوەڕێبم تا بەیان خۆی بەوە بگات کە پەیوەندی بگرێتەوە. دیارە من ئارام و ئۆقرم لێبڕابوو، نەمدەتوانی واز بێنم. بە درێژایی ئەم ماوەیە کە ئەمڕۆ 5 ساڵ و 5 مانگ و 19 ڕۆژە، هەر هەموو ڕۆژێک بە وردی چاوم لە ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و هەموو مێدیاکان دەکرد. ئەگەر خەبەرێک باسی ئەوەی تێدا بووایە کە کەسێک تووشی گرفتێک بووە، هێرشی کراوەتە سەریان کوژراوە، ترس و خۆف دایدەگرتم و لێم دەکۆڵیەوە و دوای دەکەوتم کە کەسەکە ژن بووە یان پیا و تەمەنی چەند ساڵ بووە و شتی لەم جۆرە. ڕۆژی 7 ئۆکتۆبری ساڵی 2010 ڕۆژنامەی مێترۆ نووسی بووی 12420 کەس لە سوێد ئادرەسی نهێنیان هەیە. لەم پەیوەندیەدا لەگەڵ کەسێک لە ئیدارەی ماڵیات کە بەرپرسی ئەو کەسانەیە قسەیان کردبوو. ئەحمەدی ئەسکەندەری ژمارە تەلەفۆنی ئەو کەسەی بۆ پەیدا کردم. زەنگم بۆ لێدا و سەبارەت بە بەیان قسەم لەگەڵ کرد. خانمێک بوو کە بە میهرەبانی گوێی بۆ ڕاگرتم، بەڵام قسەکانی ئەویش هەر ئەوە بوو کە بەیان گەورەیە و بۆ خۆی بڕیار دەدا و من هیچ ناتوانم بکەم. داوام لێکرد بیبینم. قبولی کرد و وەختی دیداری بۆ دیاری کردم کە لە ستۆکۆڵم بیبینم. لەگەڵ کاک ئەحمەد چوین. کاتێک هات بە پیرمانەوە کوتی بەرپرسەکەشم دەیهەوێ لەگەڵ بێ. دانیشتین و قسەکانی خۆمان کرد و باسی ئەو نامەیەشم کرد کە نووسرا بوو هیچ خەبەرێکیان لە بەیان نییە. کوتم گرنگترین شت ئێستا بۆ من ئەوەیە کە بزانم بەیان حاڵی چۆنە. ئەو ژنەی وە بەرپرس بوو پرسیاری کرد پێت خۆشە قسەت لەگەڵ بکات؟ شۆکە بووم و باوەڕم نەدەکرد. کوتم دیارە ئاوات و ئارەزوومە دەنگی کچەکەم ببیسم. کوتی ئێستا سەعات 4 ئێوارەیە، درەنگە و کاریشم هەیە، بەڵام هەوڵ دەدەم کە بەیان قسەت لەگەڵ بکات. منیش بە هیوا و دڵگەرمیەکی زۆرەوە ئادرەس و ژمارە تەلەفۆن و ئیمەیلی خۆم پێدا.